ئەم کاتتان باش دەربارەی بەرنمەکەی ترامپ لە بۆ غەزە بەڕاستی تارمایی و ناڕوونیەکی زۆر لە ئارادایە و هەموو پێشهاتەکان باس لەوە دەکەن ویانیش پێمان دەڵێن کە ئەو پرۆسەیە چارەسەربوونی زۆر مەحاڵە. لە ناو غەزەدا تەماشا دەکەین دابەشکاریەکی زۆر گەورە بەڕێوەیە. ئێستاکە حەماس بەخۆی کۆنتترۆلی لەسەر ڕەوشەکەدا 100% نییە. لەلایەک گروپێکی بەناوی ئەبوو شەباب هەیە لە بەرامبەر حەماسدا کار دەکەن، بەڵام لایەکی دیکە هەر لە دەوروبەری ڕەفەحدا گروپێکی نزیک لە حەماس هەیە، بەڵام لەژێر کۆنتترۆلی حەماسدانیا و ئەمانە جاروبار هێڕش دەکەنە سەر سوپای ئیسرائیل و ئیسرائیل زۆر بە توندی وەڵامیان دەداتەوە لە ئەنجامی وەڵامدانەوەکەدا هەموو جارێک کەسانی سڤیل دەبن بە قوربانی وە لە هەمان کاتدا ئەو ڕێگای هاوکاریەی کە کراوەتەوە بۆ ماوەی چەندین ڕۆژ پەک دەخرێتەوە سەر لە نوێ. خەڵکەکە لە هەڵومەرجێکی زۆر خراپ و نالەباردا دەژی و ئەمە بەرەو کوێ دەچێ بەڕاستی جێگای پرسیارە. سەرەتا دەمانەوێ ئەوە بڵین ترامپ و بەڕێوەبەرایەتیەکەی پرۆژەیەکی ڕێکوپێکی لەسەر بنەمای تەدریس و لێکۆڵینەوەیەکی سۆسیۆلۆجی و استراتیژی کە لەگەڵ هەرێمەکەدا بگونجێ هەرگیز نەبووە. هەر لە بۆ هەندێش لە هیچ هەوڵێکیدا بۆ کۆتایی هێنان بە جەنگەکاندا، نە لە ئۆکرانیادا، نە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، نە لە بەرامبەر ئێراندا، نە لە فەڵەستیندا، نە لە یەمەندا، هەتاوەکو ئێستا سەرکەوتو نەبوو، سەرکەوتوش نابێت. چۆن پێشتر ئەم سیاسەتەی لە سووریادا تاقی کردەوە لە بەرامبەر گوایە هاوپەیمانەکانی کە هاوپەیمانین مەبەستم هێزەکانی سووریای دیموکراتیکە. ئێستاکەش هەمان شت دووبارە دەکاتەوە. دووبارەکردنەوەکەی چییە؟ ئەوەیە ئیتر شەڕ مەکەن و بەخۆشتان وەرن ڕێک بکەون لە ئەنجامی دانوستانەکاندا ڕێک بکەون، بەڵام ئەم دانوستانانە چۆن ئەنجام دەدرێن؟ ئیتر و لەوێدا زیاتر بەرژەوەندیەکانی ئیسرائیلیشنا حکوومەتی ڕاستڕەوی ئاینپەرستی ئیسرائیلی لەبەرچاو دەگرێت و ئەمانش بە هیچ شێوەیەک داخوازیەکی وایە نییە کە لە غەزە شەڕ ڕابوەستێ. لە من بپرسی نەتەنیاهۆ نایهەوێ حەماسیش بە تەواوەتی چەکدا بنێ، نایهەوێ و نایهەوێ حەماس لە ناو بچێ. ئێمە چەندین جار باسمان کردووە بە بەڵگەوە کە حیزبی لیکوت لە مێژە کار دەکا بۆ ئەوەی حەماسێک هەبێ، بەڵام لە بەرامبەر ئەوەدا بمانەوێ نەمانەوێ حەماس ویانیش بزوتنەوەی ئیسلامی لە غەزەدا لە فەڵەستیندا تا ڕادەیەک بوویتە ڕیالیتە. بۆ بوویتە ڕیالیتە لە ڕاستیدا ئیسرائیل و سیاسەتی ئیسرائیل ئەمەی کردوتە ڕیالیتە. ئەگەر نابزوتنەوەی فەڵەستینی لە بنچ و بناوانیدا بزوتنەوەیەکی چەپی ناسیۆنالیستی عەرەبیە. ئەمە لە ئەوانەی لە مێژووی فەڵەستیندا لێکۆڵینەوەیان کردووە ئەوەیە حەماس شتێکی نوێیە، شتێکی دروست کراوە و پێشینەیەکی وەها دوور و درێژی نییە. هەر کاتێک حەماس هەبێ ئەمە لایەنە ڕاستڕەوەکانی ئیسرائیل دەتوانن زیاتر لە سەردەسەڵاتدا بمێنن و لە ڕێگای گرژی و ئاڵۆزیەکاندا دەتوانن پشگیری لۆبی ئیسرائیلی لە دەرەوەدا بەدەست بێنن. بەڵام ئەگەر ئەمە نەبوو ئەو جۆرە پشگیریە لە دەست ئەدەن. لە بۆ هەندێک مەسەلەکە بەو شێوەیە. ئێستاکە ئەوەی کە دەیبینین ئەمەیە، یعنی لەلایەک لە ڕامەڵڵا حکوومەتێکی مەحموود عەباسمان هەیە، ئەبوو مازن کە حکوومەتێکی گەندەڵە پیر و پەکەوتووە چالاک نییە، هیچی بۆ ناکرێ. لەلایەکی دیکەشەوە بزوتنەوەیەکی حەماسمان هەیە، دوو ڕیالیتە، دوو شتی تەواو جیاواز و هەردووچیان یەکتری قبوڵ ناکەن، هەردووچیان لەگەڵ یەکتری لە شەڕدانە. یعنی ئەگەر ئەتۆ بتەوێ ڕاستیەکە ببینی ئەو هەیە، چونکە لە کۆمەلگایەکدا ئەتۆ بێهیوایی دروست کرد،
ئەتۆ خەڵکت برسی کرد، ئەتۆ خەڵکت کوشت، لەوێدا ئاین سەر هەڵادا خەڵکەکە بە خۆیان ئەگەر ئاینیش نەبی ئاینێک دروست دەکەن. جا لە بۆ هەندێ لە دوای 7 ئۆکتۆبەردا تەماشا دەکەین بەڕاستی بزوتنەوەی ئیسلامی سیاسی بەهێزتر بووە لەناو فەڵەستینیەکاندا، یعنی فکرەکەیان کللتورەکەیان بەهێز بووە، وەکو کوردستانی عراق. لە کوردستانی عراقدا بزوتنەوە ئیسلامی سیاسی دەنگدێنێ لە پەرلەمان نەخێر 4 5 6 زیاتر نێوانە، بەڵام کللتورەکەی هەژمونگەرە لە حاکمەکەت بگرە، دکتۆرەکەت بگرە، مزگەوتەکەت بگرە، جادە و شەقامەکەت بگرە، دابوونەریتەکەت بگرە، مامۆستاکەت بگرە، ڕەوشنبیرەکەت بگرە، پەرتووکخانەکانت بگرە، هەر هەموو شتێک لە ژێر کاریگەری هەژمونی کولتور و هەژمونی ئیسلامی سیاسیدایە. هەر لە بۆ هەندێ ئیتر ئیسلامیەکی ئیخوانێک دێ ئەتوانێ لە سلێمانی جەسارەتی ئەوەی هەبێ داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکە، گروپێکی شانۆگەری، گروپێکی مۆسیقا و هونەری ڕوبڕووی دادگا بکاتەوە. تێگەی ئەمێ مەسەلەکە ئێستاکە لە فەڵەستین و لە غەزەشدا ئەمە هەیە. لە بۆ هەندێ دەبینین کە ڕەوشەکە بەو شێوەیە، یعنی ئەتۆبێ حەماس لەوێ دەریج بکەی چەچیشیان بکەی، ئەتۆ ناتوانێت گروپەکەی ئەبوو مازن بینی چەند پۆلیسێکی ئەبوو مازن بینی و غەزەی بدێ دەست، ئەمەشیان نابێ، پێچەوانەکەشی نابێ. یعنی ئیسلامی سیاسی هەم لەلایەک کێشەیە، هەم لەلایەک گێرە شێوێنە، هەم لەلایەکیش بە حکمی سیاسەتی ڕاستڕەوە ئیسرائیلیەکان تا ڕادەیەک بوویتە ڕیالیتە. وابزانم توانیم خۆم گوزارە لەوە بکەم کە دەمەوێت چی بڵێ. لە ئێستا دەکەواتە چارەسەریەکە چێ؟ چارەسەریەکە ئەگەر بمانەوێ بەڕاستی دەبی کەسێکی وەها کە هەم ئەتوانێ ئیسلامیەکان کۆبکاتەوە، هەم ئەتوانێ فەڵەستینیە سیکولارەکان کۆبکاتەوە پێویستە. ئەمە چێە؟ ئەمە مەڕوان بەڕخوتیە کە لەگەڵ یاسر عەرەفاتدا دەیبینین، کەسێک کە ئێستاکە بە کاریگەرترین کەسایەتی سیاسی فەڵەستینیە، نزیکی ئەوە 20 ساڵە لە زینداندایە، لە گروپی لە سەردەمی ئینتیفازەی یەکەم و دووەمینەوە تاوەکو ئێستا لە زینداندایە. بەڕخوتی هەروەکو وتم کەسێکی نزیک، یعنی کەسێکی سەر بە بزوتنەوەی فەتحە، بەڵام کەسێکە کاریگەری لەسەر ئیسلامە سیاسیەکانی شەیەوە ئێوە ئیسلامیە سیاسیەکان ڕێزی لێ دەگرن، چونکە کەسێکی چالاک بووە، کەسێکی چالاک بووە لە بەرامبەر داگیرکاری ئیسرائیلیدا. پێش ئێستا وەزیرێکی فاشیستی ئیسرائیلی وێنەکەی بڵاو کردەوە لە زینداندا و ڕایگەیاند کە ئەو ئازاد ناکە. ئەوە لە کاتێکدا ئیسرائیل لە ڕۆژانی ڕابردوودا 1500 ئەندامی تیرۆریستی حەماسی سربەست کردن. تیرۆریست کە کاری تەقینەوە بۆمب و کوشتنیان کردووە، کاری کوشتنی مناڵ و مامۆستایان کردووە، ویانیش ویستیان ئەم کارە نەبکەن، ویستیانە سیستەمی ئاوی ماڵان ژەهراوی بکەن. ئەمانەی هەر هەمووی سربەستکردن، بەڵام ئەڵێن مەڕوان بەڕغوتی سربەست ناکەین، چونکە لێی دەترسێن، چونکە دەزان ئەتوانێ ئەو کەسە ئەتوانێ بە پێچەوانەی ئەبوو مازندا ئەتوانی کاریگەری هەبێت لەسەر هەردوو لایەن، ئەتوانی ڕۆڵی عەرەفاتی تێبپەڕێنێ. و ئەمە بە هیچ شێوێک تیرۆریست نیە و تیرۆریستیش نەبووە، ئەمە کەسێکی سیاسی بووە، بەردەوام لە ڕێگەی هەڵبژاردندا ئیتر پۆستی وەرگرتووە و کاری کردووە، وە کەسێکی وەکووتم سیکولارە، بەڵام لە لای ئیسلامیەکاندا ڕێزێکی زۆر زۆر گەورەشی هەیە، لە لای کۆمەڵگەی نەریتی فەڵەستینیدا ڕێزی لێ دەگرن. ئیسرائیل ئەگەر بیهەوێ ئەم کێشەیە چارەسەر بکات لە ڕێگەی ئەو پیاوە دەبێت، بەڵام بزانە نایانەوێ. حکوومەتی ئیسرائیل بە هیچ شێوەیەک ئەمەی ناوێ کێشەکە لەمەدایە. ئیتر با بزانین لە ئایندەدا ئەمە چۆن دەبێت، بەڵام بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ ئێستا کە دەبینین
ئێستا کە دەبینین کە ڕەوشەکە بەو شێوەیە و ئەو ڕەوشە دەبێ بەڕاستی ڕووناکبیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانەی قسەیان دەڕوا، ئەوانەی لە میدیاکاندا دەتوانن قسەیان هەبێ و ئەوانەی دەتوانن لەسەر لۆبیەکاندا کاریگەریان هەبێ دەبێ بتوانن ئەو بابەتە و مەسەلەی مەڕوان بەڕغوتی زیاتر بکەنە ڕۆژەف تاوەکو لە زینداندا دەرکەوێ و بکرێ پیلانێکی نوێتر لە بۆ ئایندەی ئاشتی فەڵەستین و ئیسرائیل بدۆزرێتەوە ئەگەرنا مەسەلەکە بەو شێوەیە بەردەوام دەبێ و خوێن ڕێشتن و ماڵوێرانکاری لە بۆ خەڵکی سڤیل بەردەوام دەبێت. تا بەرنامەی ئایندە کاتێک خۆش ڕێی